جیهانی زمانی دایک لە بەڕێستان لە هەر کورس زمانێک لە هەر کوێک هەن پیرۆزەکەم. زۆر سپاس. زۆر سپاس بۆتە. خاتوشیلان با باز لەوە بکەین کە لە زانکۆی سلێمانی تا چەند گرنگی بەم ڕۆژە دەدرێت چ چالاکێک ئەنجام دەدرێت. خۆی گرنگیدان بە زمان نابێت پێیوەست بکرێتەوە بە ڕۆژێکەوە، پێویستی بە پلانێکی دوور مەودا یاخود درێژخایەن هەیە کە زمان بنەمای بوون بە نەتەوەیی هەر گروپ و تاک و کۆمەڵێکە. بۆیە ئێمە پێویست بەواکات کە بە بەردەوامی باەخ و گرنگی بە زمان بین، پێویستی بە استراتیژ و ڕێکار و یاسابەندی و سیاست و پلانی زمانی هەیە کە ئەمە بە ڕێژەیەکی زۆر و بە پلەی یەکەمەکەوێتە سەر ئاستی حکوومەت و دەسەڵاتدارەتی کوردی و وەزارەتە پەیوەندیدارەکان کە ئەبێ فەلسەفەیان هەبێت بۆ چۆنەتی مامەڵەکردن لە زمان، چۆنێتی ناساندنی زمان بە تاکەکان، چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ زمانی دایکدا و چۆنێتی پەرەدان و گەشەدان پێی. ئێمە وەکو کورد جگەلەوەی کە ئەرکێکی نەتەوەیە ئەرکێکی ئاینیشە لەسەر شانمان کە ئێمە بەڕاستی کە خوای گەورە بە کورد زمانی دروستی کردوین بەڵگەیەکە لە خوایەتی خۆی وەکو ئەرکێک داوەتی بەسەر شارمان کە ئەبێ ئێمە بەرگری لێ بکەین بیپارێزین و هەوڵی پەرەدان و گەشەدان و ئاوەدانکردنەوەی بدەین. ئێمە وەکو زانکۆی سلێمانی بە بەردەوامی خۆمانەزان ئەرکی زانکۆکان توێژینەوە بە ئەنجام گەیاندنە و لەگەڵ هەمان کاتە کۆنفرانسە هەمان کاتە ئەو بابەتانی کە پێیوەستە بە ڕشتەی هەر کۆلێژ و بەشێکەوە کارکردنە لەسەر هەموو لایەن و ڕەهندەکانی. خۆشبەختانە نەک تەنها زانکۆی سلێمانی هەموو بەشە کوردەکانی زانکۆکانی کوردستان زۆر کارایانە و زۆر کارامانە مامەڵەیەکی زانستیان و ئەکادیمیان لەسەر هەموو لایەنەکانی زمان کردووە، بەڵام بەداخەوە بە دەنگەوە هاتنی حکوومەت لایەنە پەیوەندیدارەکان لە ئاستی پێویستانین بۆ ئەو کارنامانەی کە جێبەجێکراون. بەڵێ دکتۆر شلان بەپێی ئینسکلۆپیدیای نیشتیمانی سویدی زمانی کوردی لە پلەی 59ە چی بکەین بۆی زمانەکەمان بە یەکگرتووی بمێنێتەوە یاخود ستاندارد بێ؟ بڵێ خۆی ئێمە پێگەی زمانی کوردی خۆشبەختانە نەتەوەی کورد هەتا ئێستا وەکو دەوڵەت لە نەتەوەی گرتوەکان دانی پیان نەدراوە، بەڵام زمانەکەمان خۆشبەختانە کۆدی نێودەوڵەتی وەرگرتووە. یەکێکی تر لەو کۆدانی کە پێی بەخشراوە بریتە لە دەستگای نیشتیمانی سویدی کە ئەویش کۆدی ژمارە 59 پێبەخشیوە 59هەمین زمانە لەسەر ئاسی زمانە زیندوەکان لە جیهاندا کە ئێستا نزیکەی 7,000 زمانی زیندومان هەیە بۆ زیاتر لە 7 ملیار دانیشتووی سەرزەوی. کۆمەڵێک ڕێکار هەن بۆ ئەوەی کە زمانێک لە پێگە و کەسێتیەکی ناوچەیەوە بگوازینەوە بۆ ئاستێکی نێودەوڵەتی. یەکەمین شت بوونی بەستاندار و بە زمانی فەرمیە لە ناو خۆی خۆیە، ئەو زمانە لە ژینگەی جوگرافی خۆیان زمانی ستاندارد و زمانی فەرمی بێ. ئێمە زمانی ستانداری کوردیمان هەیە بە پێی یاسا، بە پێی دەستور، بە پێی بەڵگەی سیاسی، بە پێی بەڵگەی ئەکادمی، ڕۆشنبیری، فەرهەنگی هەموو ئەمانە، بەڵام بەداخەوە خۆمانەزانی ناوچەگەرێتی و حیزبایەتی و پەتپەتێن و باڵباڵێن چۆن هەموو شتەکانی ئێمەی پەرت و بەش و کەرتکرد کردووە زمانەکەشمانی وەلێ کردووە. بۆ نمونە لە باکوور یاخود لە ناوچێکی تر مەش کاریگەری خۆی هەیە هەڵ بڵێ ئەوەش گەلەوەی کە من ئێستا بەس باسی هەرێمی کوردستانەکەم، بەڵام ئێمە بەداخەوە بە درێژایی مێژوو لەبەر ئەوەی دابش کراین بەسەر 5 دەوڵەتە کاریگەری ئەو دەوڵەتانە و زمانی ئەو دەوڵەتانە و هەژمونەکەی بەسەر زمانەکەمانەوە دیارە، بەڵام ئەوەی کە ئێمە قسەی لەسەرەکەین باز لە 34 ساڵی حکومڕانی کورد دەکەین لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان کە ئێمە لە جیاتی ئەوەی پەرە بە زمانەکەمان بی، لە جیاتی ئەوەی پێگە و کەسێتی زمانەکەمان لە ئاستێکی ناوچەکە و هەرێمەکە بەرزترکەینەوە بە پێچەوانەوە زۆر بچووکمان کردەوە تا هاتوتە سەر ئاستی گۆڤەرێک یاخود شێوەزارێک کە ئێمە بەکاری ئەهێنین. ئەمە یەکێک لە ڕێگاکانی بەنێودەوڵەتیکردنی زمانە. یەکێکی تر لە ڕێگاکانی زیادکردنی ژمارەی ئاخێوەران و قسە پێکەرانێتی کە ئێمە بەداخەوە بەهۆی پێڕەوی جوجزمانی هەڵا لە ناو پرۆسەی پەروەردەیە هێناومانەتە ناو پرۆگرامەکانی خوێندنمانەوە وامان کردووە کە ئێستا هەر لە ناوخۆی خۆمانە لە نەوەکانی دوای ئێمە بەکارهێنانی زمانی کوردی زۆر بەرەو کەمبوونەوە چووە، بە پێویستی نازانڕێ، بە شکۆ سەیر ناکرێ، بە تێڕوانینێکی کەم بەهایانە لێ ئەڕوانرێ. بەداخەوە لە ناو خێزانەکانمانە شانازی بە زمانی دووەم و سێوم ناکرێت، بە زمانی یەکەمەوە ناکرێت. دەڵێن ئێمە پێویستمان پێ کوردی نازانێ زۆر بەداخەوە ئەویان کردو بە شانازی لێ. بەڵێ بەداخەوە ئەم تێڕوانینە هەڵەیە و ئەم هەست و بیرکردنەوە کە لە ناو تاکەکانی کۆمەلگایە دروست بووە، ئەمە هۆکارێکی سەرەکیە بۆ لە ناوچوونی زمانەکەمان لە ئایندەیە. کەواتە پێ دوایە هۆکاری
کاری سەرەکی خێزانەکان و هەروە خوێندنگەکانە لەسەر ئەوەی کە زمانی دایک زمانی یەکەم نەبێت لە پێشەوە زمانەکانی چەند لایەنێکی تری هەیە وەکو وتم یەکەمینیان ئەبێ حکومەت سیاست و پلانی زمانی هەبێت کە نیەتی دووهەمینیان ئەبێت وەزارەتی پەروەردە جڵەوی زمانەکە بگرێت بە پێی بنەما ستانداردەکانی بەکارهێنانی زمانی دایک. ئەم ڕۆژە بۆچی دیاریکراوە بۆ ڕۆژی جیهانی زمانی دایک؟ داکۆکی لە چیەکە؟ جەخت لەسەر ئەوە کاتەوە کە نابێت هیچ منداڵێک تا تەمەنی 10 ساڵی زمانی فێرکردنی زمانی ڕشتەکانی خوێندنی بە زمانی دووهەم بێ، چونکە کێشەی ئارێشەی دەمارزانی کەسێتی بنیاتی دەرونی کۆمەڵایەتی پەروەردەیی و دوجاریش زمانی بۆ ئەم منداڵە دروستە بێت. بەڵێ ئێمە بە کۆنفرانس بە توێژینەوە بە یاداشت هەموو ڕێکارێکمان گرتوۆتە بەر، بەڵام بەداخەوە وکوتم ئاوردانەوەی پێویست نییە کە ئەمە ئەرکی حکومەتە بەڕاستی ئێمە وەکو ئەکادمی ئەرکمان لەسرە بەس تەنها ئەوانە ئاگادار بکەینەوە. بەڵێ دکتۆر شیلان هەڵبەت زمانی کوردی لە هەر چوار پارچەی کوردستان ئاشکرا کەوتۆتە ژێر کاریگەری زمانی فارسی و تورکی و عەربی. پرسیارێکی من بە دیاریکراوی ئەوەیە ئەم کاریگەریە زمانی ئێمەی بە چه ئاراستەیەکا بردووە؟ سروشتی هەموو زمانێک وایە لەگەڵ ڕوتی کۆمەلگاکانە ئەڕوا کاتێک گۆمەلگا گۆڕانکاری بەسەری ئەڕوات و کاریگەر ئەبێت بە هەژمونی دەوروبەری جاز زمان بێت داگیرکاری بێ هەر لایەنێکی تر بێ و ئەش بەخشێ واتە لە سروشتی هەموو زمانەکە وشە ئەبەخشە وشە وەرئەگرێ. بەڵام ئەوە ئاخێوەرانی ئەو زمانەیە ئەو سنتەر و ئەکادیمی و دازراوەکان بەڵێ ئێسێمە سەر بە زمانە ئێرانەکانی خێزانی زمانە ئایرانەکان و سەر بە خاڕەوادەی زمانە هیند و ئێرانەکانی لەبەرەوە لە نێوان کۆمەڵێک نەتەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ نمونە فارس بلوجی تاڵیشی پشتویی هندی وشەی هاوبەشمانێک کە ئێمە لە یەک ڕگەزمانەوە سەرچاومان گرتووە. ئەمە هیچ کێشەیەک بۆ ئێمە دروست ناکە، بەس کێشەکە لەوە دروستە بێت ئێمە ئەگەر هات وشەیەک بینین ناو زمانەکەمانەوە کە لە ناو زمانەکەی خۆمانە ئەو وشەیەمان هەیە ئەمە ئەبێتە دیاردەیەک بۆ ژەهری زمانی. بۆ نمونە من لە سلێمانی نووسراوە سلێمانی پاڵاس. ئێمە بەرامبەر بە وشەی پاڵاس وشەی تەلارمان هەیە لە زمانی کوردیە. ئەگەر ئێمە بڵین تەلاری سلێمانی هیچ نەنگیەک نابێت بۆ ناونانی ئەو شتە بەس کە ئەیکەین بە سلێمانی پاڵاس ئەمە دوو جار ئەم وشەیە ئەبێتە ژەهر بۆ زمانەکەمان هەم یاسای زمانەکەمان ئەکەوێتە ژەر ڕەهەڕەشەوە شکە بە پێی یاسای زمانی کوردی دانە ڕێژراوە دروست نەکراوە هەم ئەوەش کە ئێمە وشەیەکمان هەیە ئەم وشەیە وردەوردە پەراوێزە خوێ و ئەکەوێتە دواوە و بەرەو پوکانەوە ئەچێ. بۆیە ئێمە زۆر گرنگە وەک وەڵامی پێشووی پرسیاری خاتونش کردی بەس تەنها پرۆسەی پەروەردە وەزارەتی پەروەردە بەرپرس نییە لە پارێزگاری لە زمانەکە و پەرەدان پێی وەزارەتی ڕۆشنبیری ئەویش پشکی شێری بەرەکەوێت بە تایبەتی ڕاگەیاندنەکان چۆن بتوانن جڵەوی زمان و شەو زاراوە ڕێنووس کە بەڕاستی ژاوەژاوێک لە ناو ڕاگەیاندن و زمانی ڕاگەیاندنی ئێمە هەیە لە هیچ شوێنێکی تر نییە کە ئەمە کاریگەریکی نەرێنی لەسەر زمانەکەمان هەیە. لەلایەکی تر وەزارەتی شارەوانی و وەزارەتی بازرگانی ناوی سەر تابلۆکانی سەر شەقام و شوێنە گشتیەکان و ڕێنووسەکانی و تەنانەت دابەزیوەتە سەر ناونانی مناڵەکانیش. بۆیە ئێمە ئەبێت حکومەت پلانێکی تۆکمە و پتەوی هەبێ و بە هەموو لایەنە پەیوەندیدارەکان جڵەوی ئەم لایەنانە بگرین کە کاریگەری نەرێنیان لەسەر ئایندەی زمانەکەمان هەیە چونکە ئێستا دیاردەیەکمان هەیە دیاردەی پاکتاوی زمانیە. زانایان پێشبینی ئەوەیان کردووە لە 75 ساڵی ئایندەیەواتە لە 2100دا لە 150 ئەم 6,000 زمانە زیندوی کە ئێستا هەن لە ناو ئەچن. هۆکاری سەرەکی لە ناوچوونیان ئەوە نییە ژمارەی ئاخێوەر و قسە پێکەریان نەمێنێ ئەوەیە وا لە تاکەکانی ئەو کۆمەلگایە کرابێت خۆیان خۆ بە خۆیانە وازە زمانی دایکیان بێن و زمانێکی تر هەڵبژێرن. باشە خات و شیلان جگە لە هۆکارانی تر کە باسمان کرد کاریگەریە هەنەیە لەسەرەوەی کە ئەفزەڵەتی زمانی دایک نەدرێت بەسەر زمانەکانی تردا دراماکان ڕاگەاندراوەکان کتێبەکان ئایا گرنگە کە سنتەرێکی چاودێری هەبێ پێش ئەوەی ئەمانە بخرێنە بازاڕ و سنتەرێکی چاودێری و بە فلتەرێدا بڕۆن بە دڵنیاییەوە چونکە ئێمە ئەوەی کە ئەبێتە ئەرشیف ئەبێتە بەڵگا بۆ ئایندەی نەتەوەکەمان بریتە لە بەڵگە نووسراوەکانمان نووسین زۆر گرنگە کە ئێمە ئەبێ زۆر باش گرنگی پێبین هەستیاریانە و بەرپرسانە بنووسین کە بەداخەوە ئێمە پاشاگەردانیەکمان لە ڕێنووسی کوردیا کردووە نازانین لەکوێ ئەمە هێنراوە هەر میدیایە هەر کەناڵە هەر چاپەمەنی هەر بڵاوکراوە ڕێنووسێکی تایبەت بەخۆی هەیە. یعنی نایە بەپێی ئەوەی کە ئەکادیمیای کوردی ڕێنووسەکەی بەڵاو کردێتەوە پابندی ئەوە بین کە وەک وتمان خەتای ئەمەژەگەڕێتەوە بۆ دەسەڵاتدارەتی و حکومڕانی کە ئەرکی ئەوە ئەبێ ئەمانە ناچار کات هەموو لایەنەکان ناچارکە کە پابند بن بە پاراستنی زمانەکەەوە. بەڵێ دەستخۆش
سپاس خاتوشیلان، سپاس بۆ باش. تەواوی زانیارەکان دکتۆر مەزومان سپاس کردی. سەرکەوتوو بیت سواز بۆ ئێوەش زۆر سپاس.